لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتانم پرسیارتان لێ دەکەم باشە ئەگەر زانیتانەوە من دیارێکتان پێشکەش دەکەمەوە ئەگەر نەشتان زانی وەڵام من لێرەوە پێت بڵم نازانم وەڵا لە بەشکم بیزانی باش. دڵنیام دەیزانی باشە فەرموو ئەگەر نەشتان بزانی و نەزان دەبی شعرێکی خۆشم هەت پێشکەش بدەیت آخر باشە کۆنترین و کورتترین سرودی نیشتیمانی هیکام وڵاتە کۆنترین و کورتترین سرودی نیشتیمانی هیکامە وڵاتە آخر هەر وڵاتێک سرودی نیشتیمانی خۆی هەیە بە دڵنیاییەوە وڵاتێک زۆر کۆنە ینی زۆر کۆنە و زۆر کورتە سین سین زۆر باش لێسی چیک ئەس دەڵێ من گوتم نازانم لەوەر متأکد نیمە ناتانم بڵێم توام داوای یارمەتی بکەم وڵای ئەمن دەڵێم گوتم زۆر نێزیکت کردەوە ینی هەر برادری ئەو وڵاتانەیە شکلیانەم پێک دەچی یابان یابان دڵنیای وڵی بەپێی ئاسان بڵێ بەپێی ئاسانکاریەکانی جەنابەت ئاسانکارینە بەپێی ئەو شێکردنەوە ئەتوو کرد کە بەوان دەچی دەبی یابان یابان لە دوو شارێکی خۆش دەگەڕێی لە بۆم بخینەوە والله چێشەوە من نووسینەکان زیاتر دەربارەی چییە؟ من نووسینەکان من دراما دەنووسم بەڵێ شانۆ دەنووسم و هەروەها شعری گۆرانی دەنووسم وتر شعری تریش دەنووسمە تا ئێستا چار دیوانم چ گۆرانی بێژێک زیاتر دێ زیادە سعات زیادە بەڵێ بەڵێ ئەو زیاتر شعرەکانی منی گوتیە بەڵێ و لە هەمووشی بەرچاوتر خدا حافیزەکەیە و هەروەها ڕۆژگارێکە و هەروەها پەشێمانی پەشیمانی ئەوەندەم زۆر لەبیرە خۆشە زۆر گۆرانیەکان زۆر خۆشە بە دەنجی زیادە سەد و شعرەکانیش زۆر تایبەتە کە جەنابتان نووسیتانە مجاملە نییەوە وەڵڵاهی هیچ مجاملە وازان دەنجی زیادە حەدی و بەڵێ مجاملەی تێدانە ناوەڵا طبعا دەبی شعرەکانیش کە زۆر خۆش بەمانە بن کە کردیتە گۆرانی بەدڵنیاییەوە بەدڵنیایی دەتوانی بچی هەموو تاوکەریەکە دەتوانی بچی لە ئەرشیف بگەڕێی لە بۆ شعرەکان وانە باشە باشە بە قوربان چیتر شعرێکی خۆشم دەبی لە بۆ بڵێ بەم درەنجی شەوە وەکو شەپۆڵی دەریایەکی سەر لێ شێوا و لە دەرگای دڵم دەدەی قژت پەرش و بڵاو بە ئاستەم هەناسە دەدەی پێڕاناگەی لە لێدانی ئەو دەرگا تەنهایی منیش هەر چەندەکەم لە ژوورە تەنهاییەکەم بەم لێدانەی تۆڕاناگەم تا زووتر لێت بکەمەوە بەم درەنگە شەوە ئەم دەردە دڵی خۆتم بۆ بجێڕیەوە دەستەکانت خۆشبی زۆر زۆر سپاس دەکەم دەڵێن ئەوانی شعر دەنووسن یعنی مەسەرەن دەبی ئیلا عاشق بن اینجا ئەو دەدەتان شعری دڵداری و ئەوانە بنووسن ئەوە تا چەند ڕاستە ئەو قسەیە کە ئەمن جێم لێ بووە جا من پرسیارێک دەکەم ئەو پرسیارە ئەگەر ئینسانێک عاشق نەبی بۆ بژی لە ژیان والله خۆمەرز نییە هەموو کەسێک عاشق بە دڵنیاییەوە هەموو کەس عاشقە بۆ شەرت نییە هەر کوڕێک عاشقی کچێک بیا هەر کچێک عاشقی کوڕێک بێ خەڵک هەیە گوڵی خۆش دەوێ عاشقی گوڵە ئەو سوالە تەقلیدیە بەستەکەی من تێگەیشتەوە من ئەو پرسیارەت بۆ من بڵێ من بە دڵنیاییەوە دائیمەن هەستم عاشقانێ و بە عاشقیشەوە دەژیم ئینشاءڵڵا تەمەند درێژ دەبی خوا هەر بفێڵی لە بۆمان تۆ شەروە هیوادارم ببێ ڕاگەیان کارێکی زۆر باش بەڵام لێشم ببوورە قسە دەکەم نەک ئەو ڕاگەیان کارانەی تەنها بۆ خۆنمایشکردن دەردەکەون لە شاش ئینشاءڵڵا ئاوانە بینەمە بە دڵنیاییەوە چونکە هەولێریەکان هەمیشە پارێزگاری
لە ئەساڵەت و ڕەسەنایەتی خۆیان دەکەن زۆر هەتا زۆر لە سپاس ڕاگەیاندن و دەکەم. لە ئەدەبیات و لە ئەخلاقیش زۆر زۆر سپاس هیوادارم دەکەم. ڕاگەیانیش سەرکەوتون زۆر دێدەبێت زۆر سپاستان ڕاگەیان دەکەم. کاریش سەرکەوتون دێدەبێت زۆر زۆر خۆشحاڵ زۆر بووم بەڕێز. زۆر گەورەتان کردم ئەو جا وەڵامەکە زۆر زۆر ڕاست بوو ئەو نێزیەکی کردەوە ئەتو وەڵامەکەت هەڵینە ئەو جا چ بکەین والله دیارەکەم بدەنێ بڕی 50,000 وڵای ئەوزام لە خولەبینی خۆتان دابەشکەن باشتر ئەتو زۆر باش لە بۆی أجل أو 50,000 أو برادران وڵای ئەجا ئەنگۆ بە خۆتان بدەنێ یەکەچی ئەوە نه ئەتو بە خۆت هەرگرە بدە یەکەچی کە بزانن شایستەی